بەشی دووەمی کتێبی کۆمەڵە لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان، چاوپێکەوتنی بەڕێز دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەدنی لەگەڵ بەڕێز ئیبراهیم عەلیزادە دەبیر ئەوەڵی کۆمەڵە. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت بیری چەپ چۆن لە خۆرهەڵاتی کوردستان سەری هەڵدا، یان ئەگەر پرسیارەکەت بەو شێوازە لێ بکەم، هۆکارەکانی سەرهەڵدانی بیری چەپ لە خۆرهەڵاتی کوردستان چی بوون؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە و دەڵێ بیری چەپی ڕادیکاڵ لە خۆرهەڵاتی کوردستان لە شەستەکانی سەدەی ڕابردوو لەژێر کاریگەری دوو ڕەوتدا سەری هەڵداوە. ڕەوتێکیان کۆمەڵایەتی بوو، بریتی بوو لەو گۆڕانکاریانەی کە لە خودی کۆمەڵگای ئێراندا پێک هاتبوو، کوردستانیشی گرتبەوە. سیستمی دەرەبەگایەتی یان فێئۆدالی دوایین هەناسەکانی دەکێشاوە، بە تایبەت ئەو ڕێفۆرمانەی کە محەممەد ڕەزاشا کردی لە سەرووی هەمویانەوە دابەشکردنی زەوی لە نێوان جوتیاراندا کە سیمای دێهاتی کوردستان بە تایبەتی و هەموو کۆمەڵگای کوردستانی بە شار و دێوە بەگشتی گۆڕی لە ماوەی 10 ساڵدا لە 1965 تا 1975 دانیشتوانی ئێران کە پێشتر 70% لە دێهات نیشتەجێ بوون و لە 30% لە شار پێچەوانە بووە. 30% لە دێهات مایەوە و 70% هاتە شارەکان. ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیە گەورەیە چۆن ڕوویدا، ئەو جەماوەرە زۆرە چۆن لە دێهات هەڵکەندران و ڕویان کردە شارەکان. ئەوەش پەیوەندی هەبوو بە یاسای دابەشکردنی زەوی لە نێو جوتیاراندا، چونکە بەپێی ئەو یاسایە خۆشنشینانی دێهات کە نزیکەی 40% دانیشتوانی دێهاتیان پێک دەهێنا و لەژێر سیستمی دەرەبەگایەتیدا بوون، خاوەنی پارچە زەویەک نەبوون. بەپێی یاسایەک کە دانرا زەویان پێ نەبڕا. ئەوە 40%. بەشێکیان وەک ڕەنجبەر و کرێکار لای کۆنە دەرەبەگەکان کە بەشی خۆیان زەویان بۆ مابووە و بە شێوەی نیوە میکانیزەش بەکاریان دێنا، لای جوتیارە دەوڵەمەندەکان مانەوە و بوون بە کرێکاری لادێ. بەشی زۆرتریان ڕویان کردە شارەکان. وردە بەشێک لە جوتیارانی هەژاریش کە بە بەرهەمی زەویەکانیان بەڕێوە دەچوون، ئەوانیش زەویەکانیان فرۆش بە ئاغاکان و دەوڵەمەندەکانی دێ و ڕویان کردە شارەکان. ئیتر بەم جۆرە شارەکان تەقینەوە. لە ماوەیەکی زۆر کەمدا وای لێ هات لە دەوروبەری شارەکانی کوردستان گەڕەکی وەکو جەوراوە، مەجبوراوە، حەسیراوە، لایلۆن ئاوا و گەلێک ئاوای تری لەم چەشنە لە هەموو شارەکان دروست بوون. لەلایەکی ترەوە بەپێی یاسای دابەشکردنی زەوی، زەویەکان بە ئیجارەی 11 ساڵە درابوون بە جوتیاران و پارەی ئەو جوتیارەش دەدرا بە دەرەبەگەکانی پێشوو. لە هەمان کاتدا ئاغاکانیش هاندران کە زەمینەکانیان میکانیزە بکەن، زەوی بەهیار دیاری بکەن و ئامێری مۆدێرنی کشت و کاڵ بەکاربێنن. هەروە بەشێک لە پارەکانیشیان لە بەرهەمهێنانی پیشەسازیدا سەرمایەگوزاری بکەن. بۆ ئەو مەبەستە سەهمی کارخانە دەوڵەتیەکانیان پێدەفرۆشرا. ئەو گۆڕانکاریە هاوکاتە لەگەڵ ئەوەی کە داهاتی نەوتیش زیاد دەکات و سەرمایەی دەرەکیش ڕوودەکاتە ئێران. سەرمایەی دەرەکی بۆچی ڕوودەکاتە ئێران؟ لەبەر ئەوەی سەرمایەی دەرەکی لە وڵاتە پێشکەوتووە پیشەسازیەکانەوە پێویستیان بە مادەی خاو و بەهێزی کاری هەرزان بوو. کار چۆن هەرزان دەبێ؟ کاتێک وەکو هەموو کاڵایەکی تر لە بازاڕدا زۆر بێ. بە کورتی بڵم پێویستی دابینبوونی کاری هەرزان بۆ سەرمایەی دەرەکی و گۆڕانی سیمای شارەکانی ئێران لەگەڵ خۆیدا کۆمەڵێک دیاردەی تریشی بەدواداهات. بۆ نمونە زانکۆکان پەرەیان سەند، ئاستی خوێندەواری چووە پێشێ، قوتابخانە و خوێندگا زۆر بوو. ئەمانە هەموو وەها بەستێنێکی کۆمەڵایەتیان خوڵقاند کە تێیدا حیزبی سیاسی و ڕەوتی سیاسی پێش و وەڵام دەرەوەی نەبوو. ئەم کۆمەڵگایە بابەتی تازەی دەویست. ئەگەر ئەم گۆڕانکاریانە بە نسبەت هەموو ئێران تا ڕادەیەک تازە بوو بێتن، بە نسبەت کوردستان تازەتریش بوو. ئەگەر ڕەوتی گەشەکردنی سیستمی سەرمایەداری لە ئێران پێشتر دەستی پێکرد بوو، لە کوردستان ئەم دیاردەیە هەر زۆر تازە بوو. بۆ ئەو خەڵکەی لە دێهاتەوە ڕویان کرد بۆ شارەکان بەڕادەی پێویست کار نەبوو. هەر بۆیە بەشێکی زۆریان بە ناچاری ڕویان کردە شارەکانی تری ئێران بۆ کوورەخانەکان و شوێنەکانی تری کار بۆ کارکردن دەچوون چەندمان کاریان دەکرد و دەگەڕانەوە. دەتوانم بە کورتی بڵێم
ئەمە زەمینە و پێکهاتەی کۆمەڵایەتی ڕەوتی چەپ لە ڕیشەی کۆمەڵایەتی لە کوردستان و لە ئێراندا بوو. خۆم شاهدم لە شاری مەهاباد دەیان هەزار کەس لە خەڵکی دێهات دەهاتنە سەر شەقام و بۆ پشتیوانی لەو ڕفۆرما خۆپیشاندانیان دەکرد. ڕفۆرمەکانیشا تەنیا بۆ جوتیاران نەبوو، ژنانیش تا ڕادەیەک لێی بەهرەمەند بوون. یاسای ڕێخستنی بنەماڵە تا ڕادەیەکی دیاریکرا و بە قازانجی ژنان گۆڕدرا. کۆمەلگا وای لێ هاتبوو ئەو ڕفۆرمانەی کە شا ئەنجامیدا بە هیچ جۆرێک تێری نەدەکرد. بەردەوام پێشبینی دەچوە سرێ. دوجار دیتمان شا خۆشی بوو بە قوربانی ئەو ڕفۆرمانە. ئەو خەڵکە زۆرەی کە لە دێهات هیچیان لە ڕفۆرمەکان دەست نەکەوت بوو، بە هەزار ئاوات و ئارەزووەوە هاتبوون لە قەراغ شارەکان نیشتەجێب بوون، بەڵکو کارێکیان دەست بکەوێت، کارەبا و خزمەتگوزاری تری شاریان هەبێت، منداڵەکانیان بچنە قوتابخانە، ئەوانیان بۆ دابین نەدەبوو. لە ئەنجامدا ناڕزایەتیەکی کۆمەڵایەتی نوێ سەری هەڵدا. ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیانە حیزبی تازە و بیر و بۆچوونی تازە بابەتی دەویست. تاکو ئەو کاتە لە کوردستانی ئێران هەرچی بیر و بۆچوونی خەباتکارانە هەبوو، هەمووی لەژێر کاریگەری حیزبی دموکراتی کوردستاندا بوو. حیزبی دموکرات نەیدەتوانی وەڵام دەرەوەی هەمووی ئەم گۆڕانکاریە کۆمەڵایەتیە نوێیانە بێت. لێرەدا پێویستە ئاماژە بە واقعیەتێکی تریش بکرێت. چەپی کوردستان و ئێران بەگشتی لە هەمان کاتدا لەژێر کاریگەری گۆڕانکاریەکانی چەپی دنیاشدا بوو. حیزبی کۆمونیستی چین و حیزبی کۆمونیستی یەکێتی سۆڤیەت لە یەکتر دوورکەوتبوونەوە و دژایەتی یەکتریان دەکرد. لە ئەمریکای لاتینیش ڕەوتێکی تازەی چەپ سەری هەڵدا بوو کە شۆڕشی کوبای لێکەوتەوە. ئەم سێ ڕەوتە کاردانەوەیان لەسەر مێژووی چەپ لە هەموو دنیا بە تایبەت لە ناو جیلی ڕووناکبیر و خوێندەواری وڵاتاندا زۆر بوو. جیاوازی نێوان ئەو جەمسەرە جیهانیانە چەپی ئێرانیشی تووشی دابڕان و شڵەژان کرد. گروپە چەپەکان بە ئاراستەی ئەو سێ ڕەوتەدا دابەش بوو. بەڕێز دکتۆر ژیلوان دەپرسێت حیزبی توودە لە چلەکانەوە خەریکی خەبات بوو. فکری چەپی هەبوو یان حیزبی توودە هیچ کاریگەری نەبوو لەسەر بەدەستەوە گرتنی ئەو ناڕزایەتیە کۆمەڵایەتیانە، یان هیچ کاریگەری نەبوو کە فکری چەپ لە خۆرهەڵاتی کوردستان گەشە بکات لەو قۆناغەدا. بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە و دەڵێ حیزبی توودە لە سەرەتاوە کە پێک هات هەوڵیدا ئەو کێشە کۆمەڵایەتیانە ڕێک بکاتەوە، بەڵام نەک لە کوردستان، بەڵکو لە ئاستی تاران و شارە گەورەکانی ئێراندا. هەندێک هەوڵی سەرەتایی بۆ پێکهێنانی سەندیکا کرێکاریەکان درا، لە هەندێک شوێنیش بە پارێزەوە چوونە ناو کێشەی دەرەبەگایەتیەوە. بەڵام پێش ئەوەی لەم بوارانەدا کارێکی جددی بکەن، وەکو زۆربەی حیزبە شیوعیەکانی ئەو کاتی جیهان تووشی پەتایەکی استراتیژی کوشەندە بوون، ئەویش سەرسپاردن بە بۆچوون و تەنانەت ئەو فەرمانانەی لە مسکۆوە دەهاتن. ئەوان دەیانکوت ناوەندی شۆڕشی کرێکاری لە جیهاندا یەکێتی سۆڤیەتە. حیزبی توودە و هەموو چەپەکانی دنیا لە پێشینەی دەبێ ئەوە بێت کە ئەو ناوەندە بپارێزن، بەڵام ئەو لە پێشینەیە هەمیشە لەگەڵ پێویستیەکانی کۆمەلگای خۆیان یەکی نەدەگرتەوە. هەر بۆیە لە بەرژەوەندیەکانی خەڵکی وڵاتانی خۆیان دوور دەکەوتنەوە. ئەوان بۆ هەر پرسیارێک، بۆ هەر بۆچوونێک چاویان لەوە بوو بزانن لە مسکۆ دەڵێن چی. مسکۆش نەک هەر حیزبی توودە و بزوتنەوەی کۆمەڵایەتی لە ئێران، بەڵکو هەموو حیزبەکانی کۆمونیستی لە دنیادا خستبووە ژێڕەکیفی بەرژەوەندی دیپلۆماسی و سیاسی دەرەوەی خۆی. بەڕێز دکتۆر ژیلوان دووبارە دەپرسێت، ئەڵێت بەواتایە کوێرانە شوێن یەکێتی سۆڤیەت کەوتبوون؟ بەڕێز ئیبراهیم عەلیزادە وەڵام دەداتەوە و دەڵێت بەڵێ، نەک ئەوان هەموو حیزبە پرۆ سۆڤیەتیەکان دوای ئەوان کەوتبوون، و ئەوە ڕێگەی نەدەدا کە ئەو حیزبانە هەموو زەرفیەتە کۆمەڵایەتیەکان لە پێناو بەرەو پێشچوونی کۆمەڵ و تەنانەت بە بەهێزبوونی حیزبەکەی خۆشیان بەکاربێنن. وردە وردە هێژمونیان کەم بووە، بۆیە حیزبی توودە لەگەڵ ئەوەشدا لە سەرەتاوە بە تایبەت لە سەردەمی جەنگی دووەمی جیهانی بۆشایی دەسەڵاتی سیاسی لە ئێران هەبوو. بەشێک لە ئێران سوپای سۆڤیەت، ئەمریکا و بریتانیا گرتبوویان. ڕەزاشیان لە ئێران دەرکرد بوو، کوڕەکان لە جێگەدا نەبوو، بەڵام دەسەڵاتەکەی کارتۆنی بوو. سەفارەتخانەکان بڕیاردەر بوون. لەو بۆشاییە سیاسیەدا بوو
کە حیزبی تودەش گەشەی کرد. لە ڕووی کۆمەڵایەتیەوە خۆیان دەبوو وەڵامی ئەو پێویستیە تازانە بدەنەوە کە کۆمەڵی ئێران دەیەویست. هەر بۆیە کاتێک لە ساڵی 1953 محەممەد ڕەزا شا لە ژێر فشاری جەماوەردا ئێرانی بەجێهێشت و دوجار بە کودتا گەڕایەوە، حیزبی توودە بەرگری نەکرد. تەنیا کارێک کە کردی بەشێک لە کادرەکانی دەرباز کردو ڕۆیشتن بۆ سۆڤیەت و ئوروپا. بەشێکی زۆریشیان بە تایبەت ئەوانەی لە ڕیزەکانی سوپادا بوون گیران و لە سێدارەدران. لە کوردستانیشدا لە سەرەتاوە هەوڵیاندا لە ڕێگەی حیزبی دموکراتەوە کار بکەن. لە ساڵانی 1955 بەولاوە لە ڕێگەی چەند کادرێکیان کە لە ناو حیزبی دموکراتدا هەوڵیاندا بوو لە ناو ئەو حیزبەدا لایەنگر پەیدا بکەن، بەڵام ئەو هەوڵانش گواسترایەوە بۆ دەرەوەی وڵات، چونکە تازە حیزبی توودە ئێرانی بەجێهێشت بوو. سەرکردایەتی حیزبی دموکراتیش دوای ڕوخانی کۆماری کوردستان و لە سێدارەدانی قازی محەممەد و هاوڕێیانی یان ڕویان کردە دەرەوەی وڵات یان کەوتنە زیندان. دوجارە و کێشانە لە ناو حیزبی دموکرات لە دەرەوەی وڵات ڕەنگی دایەوە و کێشەی نێوان توودەیەکان و غەیرە توودەیەکان لە ناو حیزبی دموکراتدا. بەڵامیدی ئەوە کێشەی ناوخۆی حیزبی تاراوگەیە و پەیوەندی بە کێشەکانی ناو کۆمەلگاوە نییە.